بەڵە زیاتر گفتوگۆکەین سەبارەت بە لووتکەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە دووبەی لەگەڵ میوانمان عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان کە لەگەڵمان میوان و بەشدارە لەگەڵمان. ئەم کاتتان باش بەخێر بن بەڕێز عەبدوڕەزاق. ئەم ساڵ لووتکەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا وەک دەبینین بە شێوەیەکی زۆر فراوان و گەورە ئەنجام درراوە. ئایا مەترسیەکانی گۆڕانکاری کەش و هەوا ئەوەندە مەترسیدارە یا ئەوەندە گەیشتۆتە لووتکەیە کە ئیدی بەم شێوە گەورەیە کۆنفرانسێکی لەم شێوە لووتکەیەکی لەم شێوەی بۆ ئەنجام بدەن؟ بەڵێ مەترسی گۆڕانکاری کەشەوە زۆر گەورەیە، ڕەنگە لەوەش گەورەتر بیکە کۆبوونەوانەیان ئەو کۆنفرانسانەی بۆ کرێ ساڵانە ئەو کۆنفرانسانە ئەکرێ، بەڵام ئەوەی گرنگە لەو کۆنفرانسانە تا چەند ئەو تارانەی کە پێشکەشەکرێت لەلایەن سەرۆک وەزیران یا سەرۆکی وڵاتان ئەوانەی کە بەشدارن لەوێ وتاریان هەیە تا چەند پابندن بە جێبەجێکردنی ناوەرۆکی وتارەکانیان، لەبەرەوەی هەندێک لە وڵاتانەی کە زۆر پیشەسازی و پێشکەوتون و زۆر پیسکەرن ئەوانە ئەبێ پابندبوونی خۆیان دەربڕن، پابندبوونیان دەربڕێ، بەڵام تا چەند ملتەزم بووینە بەوەی ئەو پابندیانیان جێبەجێ کردبی بۆ نمونە دانانی پارە لە سندوقی کەشەهەوای سەوزیان ئەو سندوقانەی لەو ڕێکەوتنامەی گۆڕانی کەشەوە دانراون لەوێ کە بڕیار بوو لە دوای کۆنگرەی پاریس کە ساڵی 2015 بەسرا لەوێ بڕیاردراگەن لە ساڵی 2020ەوە ئەبێ 100 میلیارد دۆلار لە ناو سندوقی کەشەوای سەوز بێ، بەڵام تا ئێستا 100 میلیاری تێدا نییە. ئەوە سکرتێری نەتەوەی گرتوەکان ئەمڕۆ وتاریدا وتی قەیرانی دارایی هەیە لە جێبەجێکردنی ئەو بە هەنگاوانەی کە ئەبێتە هۆی کەمکردنەوەی گۆڕانی کەشەوە، ینی کەمکردنەوەی کاریگەری گۆڕانەکان ئەزمەی دارایی هەیە، ینی ئەزمەی پارە هەیە، لەبەرەوەی ئەو وڵاتانەی پیشسازی زۆر گەورە پابند نابن بە دانانی ئەو بڕەپارەی ئەکەوێتە سەرشانیان لە بەرامبەر ئەو دەرهاویشتانێک کە دەریەدەن لە ڕووی پیشسازیەوە. باشە ئەم جۆرە کۆنفرانس و لووتکانە چۆن ئەتوانێت ئەو وڵاتە سەرمایەدارانە پایبند بکات بەوەی کە ئەو بڕەپارەی کە پێویستە بخرێتە ئەو سندوقەوە و دواتر سوودی لێوەربگیرێت؟ وڵا هەر هەموو جارێ تاکیدیان لێ ئەەکەنەوە ئەوانیش پابندبوونی خۆیان لە وتارەکان دەڵێن ئێمە پابندین بە دانانی پارەکە، بەڵام دواتر لە جێبەجێکردنەکەی کەمتەرخەمیەکەن یان جێبەجێی ناکەن وەکو خۆی، ینی لەوانەیە ئێستا 20 میلیارد دۆلاری تێدا بێت کە وایە تا ئێستا ساڵانە 100 میلیاری تێدا وایە، بەڵام هەموو وڵاتان پابند نابن ئەو پارێش کە لەوێدا ئەنرێ بۆ هاوکاریکردنی وڵاتە دواکەوتەکان و فەقیرەکانە بۆ ئەوی خۆیان بگونجێنن لەگەڵ کاریگەری گۆڕانکاریەکانی کەشەوە، لەبەرەوەی کاریگەری ئەو گۆڕانکاریانە ئەوان هۆکار نین بۆ ئەو گۆڕانکاریانە، بەڵام قوربانی ئەو گۆڕانکاریانن، بۆیە ئەبی پاریان بدرێتی بۆ ئەوی خۆیان بگونجێن، بەڵام کە پارە نەبی ڕەنگە نەتوان وەکو پێویست ئیشی لەسەر. باشە بەڕێز عەبدوڕەزاق، جەناب دەڵێ ئەبێ پابند بن بەوە، بۆ نمونە ئەو وڵاتانی کە نەتەوەی گرتوەکان ئەبێ پابندیانکە. بەڵێ ئەوەی کە لێرە گرنگە ئەو وڵاتانی کە زیاتر دەستیان هەیە لە پیسبوون یاخود گۆڕانکاریەکانی کەش و هەوا دیارن چەند وڵاتێکی زلهێزن 20 وڵاتەکەیە، بەڵێ ئەوان خۆشیان ئیترافیان کردێ لە کۆنگرەکانی G20 ئەوان ئیترافیان کردووە کە ئەوانە لە 180 دەرهاویشتەکان لای ئەوان دەرچێت. بەڵێ من مەبەستم ئەوەیە لە لووتکەی بەم شێوەیە سەرۆکی وڵاتانە ئامادە نابێت، با زۆربیان ئامادەشن، بەڵێ بەشێکیشان هەیە کە ئامادە نابێت، بەڵام وەزیری دەرەوەیان ئامادە بیان لایەنی کەم وەزیری ژینگەیان ئامادە بێ لەو کاروبارانێک کە پەیوەندی بە گۆڕانکاری کەشەوە وەزیرەکانیان ئامادە بێ کە مخەوەل کراوە لایەن سەرۆکانی قسە بکاویان وتار بدە، بەڵام جێبەجێ ئالێتی جێبەجێکردنەکەی خاوە. منش مەبەستم ئەوەیە ئەو ئامادە نەبوونە لەلایەن سەرۆکەکان با بڵێن وەزیرەکان ئامادە، ئەمە نیشانەی ئەوە نادات کە زۆر پایبند نین بەوەی کە نا پارەیەک دابنێن لە سندوقەکە و نا ڕێنمایەکان جێبەجێ بکەن. خۆی ئەوەیە کێشەکە، کێشە گەورەی ئەو گۆڕانکاری کەشەوە ئەوەیە خۆی لە ساڵی 1950 پێش دەستپێکردنی شۆڕش پیشسازی پلەی گەرمی گۆی زەوی سابت بووە، جێگیر بۆ هیچ گۆڕانکی بەسەردا ناتێ، بەڵام دوایی سەرهەڵدانی شۆڕشی پیشسازی و دۆزینەوەی خەڵوزی بەردین و بەکارهێنانی وەکو سوتەمەنی ئیدی لەوێەوە گەرمبوونی زەوی دروست بوو کە دروست بووە. ئێستا هەموو هەنگاوەکان لە ناو ئەو کۆنگرانە بۆ ئەوەیە پلەی گەرمی نەگاتە 1.5 پلە زیاتر لەو پلەی کە پێشتر لە ساڵی 1950 بووە. ئێستا پلەی گەرمی گەیشتۆتە 1.1. باشە
پوینت چاری ماوە هەموو هەوڵەکان بۆ ئەوەی تا ساڵی 2050 ئەوە کەم بکەنەوە یعنی لێ نەگەڕێن تێپەڕی لە 1.5 باشە 31 ساڵە ئەم لووتکەیە ئەنجامەدرێت ماوەی 31 ساڵە 28 لووتکە ئەنجام درراوە پێتان وایە تاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی نەناوەکە بۆ ئەوەی کە ئەو 4 پلەی تر سەر نەکەوێت هەنگاوەکان دراوە بەڵام جێبەجێکردنەکەی چ ئامانجێک هەیە باشەکەی چی ئەم لووتکانە گەر وابێ جێبەجێکردنەکەی خاوە ینی بۆ نمونە کە دەبێ ئەو وڵاتانەی وڵاتە زلهێزەکان پیشەسازیەکان پێشکەوتوەکان ئەبێ دەرهاوشتەکانیان کەم بکەنەوە بەڵام کەمی ناکەنەوە کە کەمی ناکەنەوە ئەبێ پارەی کاربۆم بدەن کە ئەوان فڕێت دەنە بەرگاوە بەڵام پارەکە نادەن خۆی کێشەکان لەوەیە پارەکە نادەن و ئیشەکانی خۆشیان بەردەوام مەکەن ئەنی لە کۆنگرەی گلاسکۆ بڕیار دراکە هەنگاو بنرێ بۆ ڕاگررتنی بەکارهێنانی خەڵوزی بەردین کە لە هەندێک وڵاتان مەسەن لە هند و ئەوانە ئێستاش بەکار دەهێنرێ بۆ وەکو سوتەمەنی کە دەبێت ئەوە بە هەنگاو تا ساڵی 2030 ڕێگری لێ بکرێت بەڵام ئێستاش هەر وەکو خۆی بەردەوامە ینی مەبەستمەوەیە لەوێ بڕیارەکانە درێ بەڵام وڵاتان تا چەند جێبەجێکەن ئەوە دەسەڵاتێکی ینی بڕیاری زیاتر مەسەلە سیاسەکانە ئەوە سکرتێری گشتی نەتەوەگەکان ئەمڕۆ باسی کرد وتی ئیرادەیەکی سیاسیش یەوێ ینی لەبەرەوەی سەرۆکی پێشووی ئەمریکا ئەسنە هەر لە گۆڕانکاری کەشەوە کشایەوە ترامپ کشایەوە دواتر ئەم سەرۆکی نوێ جارێشکە پابندبوونی ئەمریکای دەربڕێەوە بە بڕیارەکانی کۆنگرەی کەشەوەکە ئەبەسترێت ئەگەر وابێت کشانەوەی ترامپ لە کۆنفرانسەکان چ کاریگەریەکی هەبووە لەسەر ئەم جۆرە لووتکانە کاریگەری ئەوە بوو کە ئەو پابندبوونانەی کە ئەمریکا هەی بووە کاتی خۆی لە کۆنگرەکانی پێشتر هەی بووە ئەو پامەندیانە نەمێنێ ینی ئەگەر هەنگاویان نابی بۆ ئەوەی کە کەمی کەنەوە دەرهاوشتەکانیان ئەو هەنگاوانە نامێنێ بەڵام ئێستا ئەوانش هەنگاوە نێن بەڵام هەنگامانیوان ئەوە نییە پیشەسازەکانیان ڕاگرن هەنگاونانیوان ئەوەیە کە پارە بدەنە وڵاتانی کارتێکراو لە کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوە ئەوەی پلانەکەی ئێستا بەرنامەی ئەو خەسایر و ئەزرارانی زیانمەندبوون و زەرەرەکان ئەوانە حیسابی لێ بکرێت ئەو وڵاتانەی کە زەرریان پێگەشتێ لە ئەنجامی گۆڕانی کەشوهەوە ئەوە وشکە ساڵیە ئەوە بێئاویە ئەوە لافاوە دروست بوو لە هەندە شوێنی تر ئەوانە زیان بە خەڵکە گەیەندێ ئەبێ پارە بۆ ئەوەش دابین بکرێ بەڵام ئەوان پارەکە دابین ناکەن بۆ ئەوەی ئەو خەڵکانە بتوانن یعنی ئەو قەرەبووی ئەو زیانانیان بکەن کە لیان کەوتووە ئەوەیە کە لە بەرنمەکان کە ئەبێ جێبەجێ بکرێت لە کۆپی 19 ئەوە بڕیار لێدرا بەڵام پار لە کۆپی 27 زیاتر ئیشی لەسەر کرا ئەوەی لۆس ئەندەمەج بۆ ئەوەی بخرێتە بەرنامە و ئێستا لەو کۆپە دەبی بڕیار لێ بدرێ چەند پارەی دابدرێ بۆ ئەو سندوقەکی تایبەتی هەیە چەند پارەی بۆ دابدرێ بۆ ئەوەی هەموو ئەو وڵاتانەی کە زیانیان پێگەیشتە لە ئەنجامی کاریگەریەکانی گۆڕانی کەشەوە ئەوانە تاویزیان بدرێتەوە قەرەبوو بکرێنەوە باش تا چەند پێشبینی ئەکەن ئەم لووتکەیە مەبەستم لە کۆپ 28 ئەم جارێک کە تاوەکو ئێستا لە ماوەی ئەو 31 ساڵ لە ماوەی ئەو 28 لووتکەیە کە کراوە 3 بەیان نامە دەرکراوە تا چەندێ چاوەڕوانی ئەوەکرێت و پێشبینیەوەکرێت لەم لووتکەیەش بەیاننامەیەک دەربکرێت و تا چەند چاوەڕوانیەوەکرێت کە کار بکرێت بۆ بەیاننامەوە بەو بەیاننامە کێشەمان لەسەر بەیاننامە نییە خۆ ئەو بڕیانانەی لە کۆنگرەی گلاسکۆش دەرچوو بەیاننامەشی باش بوو کۆمەڵێک بڕیاری زۆر باشیش درا بەڵام حاڵەتێک هاتە پێش شەڕی ئۆکرانیا و رووسیا هاتە پێش کە ئەوە هەندێک لە وڵاتانی ئەوروپای ناچار بوون خەڵوزی بەردنی دیسان بەکاربێنەوە یان ویستیان کوورەی ئەتۆمی دابخەن هەندێکیان خستەوە ئیش لەبەر ئەوەی وزە لەوێ نایە سەرچاوی وزیان لێبڕا ئەنی ئەو ڕووداوەکان بڕیاری ئەوە ئەدەن تا چەند ئەو وڵاتانە ئەتوانن پابند بن بە ئەو بڕیارانەی کە خۆیان لەوێ ئیمزای لەسەرەکە نوێنەرەکانیان ئیمزای لەسەرەکە بۆ ئەوی پابند بن بە جێبەجێکردنی ینی لە دوا ڕۆژی کۆنگرە کۆمەڵێک ڕاستپاردەڕێ ئەوە دەرەچێت بۆ ئەوەی هەموو وڵاتان پابند بن پێوەی بەڵام تا چەند ئەو وڵاتانە ئەتوانن ئەو بڕیارانێک کە لەوێ داویانە ئەو ڕاستپاردانە کە لەوێ دەریان کردیا جێبەجێ بکەن باشە بەشداری سەرۆکی حکوومەت لە لووتکەی گۆڕانی کەش و هەوا ئەتوانین بڵین واتای گرنگیدانە بە پرسی ژینگە و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانین بڵین
لە بەرامبەر ئەو مەترسیانە چ هەنگاوێکی ناوە چ ڕۆڵێکی هەبووە مەسلەی گۆڕانکاری کەشوهەواویان ئەو ئیشانەی کە لەلایەن دەستەوە کراوە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتەکان لە پێشتریش کراوە بەڵام ئەو کابینێش ڕەنگە پاڵپشتی ئەوەی کردبی زیاتر ئەگەر داعمەکە معنەویش بووبی بەڵام زیاتر بۆ لەوەی کە زۆر باسی ئەوە کراوەکە هەموو ئەو پرۆژانەی ئێمە بنیاتێنین لە هەرێمی کوردستان ئەبێ ڕەچاوی بابەتە ژینگەیەکان بکرێت ڕەچاوی ڕێنمایە ژینگەیەکان بکرێت بەڵام دەبێ وەزارەتەکانیش پابەندی ئەو بڕیارانە بن کە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە دەرەچی بۆ ئەوەی ئەو پرۆژانێک کە ئەکرێن لایەنی ژینگەی ڕەچاو بکەن بەڵام هەندێک جار ڕەنگە ئەوە بێ هەندێک جار وەزارەتەکان پابەندی ئەو ڕێنمایانەش نەبوو بن باش دوێنێ میوانێکم هەبوو کە سەبارەت بە ئەو گۆڕانکاریانەی کە هاتوۆتە سەر کەش و هەوای عێراق و ئێمەش هەرێمی کوردستان بەشێکی لەوان باسیەوەی کرد کە ئەو ئاوانەی کە ئەگیرێتەوە لەلایەن وڵاتانەوە ئەمەش کاریگەری خستۆتە سەر ئەوەی کە ئاو گیراوەتەوە لەلایەن و هەرێمی کوردستانیش بەشێکە لەو گۆڕانکاریانی کە بەسەردەوە عێراقیش بە تایبەت زیاتر چۆن ئەکرێت ئەو مەترسیانە کەم بکرێتەوە لەسەر عێراق ئەو کاریگەریانە ئەبێ لەوێ باز بکرێت ئەوە یەکە لەو کێشە گەورەکان کە ڕوبەڕووی عێراق و هەرێمی کوردستان بوویتەوە لەسەر مەسلەی داخستنی ڕووبارەکانیان کەمکردنەوەیان یان گۆڕینی ڕێڕە و کە ناکرێ ئەوە نابێ ئەوە بکرێ بەڵام ئەو لەو گفتوگویانەی ئەوێ دەکرێت باز بکرێت یان لە وتارەکانیان باز بکرێن ینی وتاری سەرۆکی کۆمار هەیە لەوێ دەبێت لە وتاراندا تێیدا بێ کە وڵاتانی دراوسێ عێراق نابێت کە ئاوەکان سەرچاوی ئاو لەسەر عێراق بگرنەوە کە خۆی ڕوبەڕووی مەترسی وشکە ساڵی و کەم ئاوی بۆتەوە ئەنی خۆی دوو بەشی عێراق زیاتر بیابانە کە پێویستی بە ئاوی زۆر هەیە ئەوش بچی ئەو هەموو بەنداوی لەسەرکردی ئەوە یەکە لەو کێشانێکە لە بینی وڵاتان ئەبێ لەوێ باز بکرێ باسەکرێ بەڵام تا چەند وڵاتی بەرامبەر پابەندە بەوەی کە جێبەجێ بکە ئەو داواکاریانەی کە لیان نەکرێت جێبەجێ بکرێت جگە لەوە لە هەندێک لەو کۆبوونەوانەی ئەکرێ لە جەناحەکان خۆشبەختانە ئەمساڵ عێراق ئەوەکی هەیە جەناحێکی هەیە بۆ ئەوەی کۆبوونەوە و سمینار و ئەو بابەتانی لێ بکار ڕەنگە لەوێش هەندێک ئیڤنت پێشکەش بکرێن کە یەک لەوانە ئەوە بی باسی سەرچاوەکانی ئاو بکرێکە چۆن کاریگەری هەبووە لەسەر مەسەن گرتنەوەی ئاوەکان کەواتە ئەم جۆرە لووتکانە وە کۆبوونەوەکان لە پراوێزی ئەم لووتکانە کاریگەریە بێ لەسەر ئەو دۆخ بەڵێ کاریگەریە بێ لەسەر ئەوە ئەکرێ مەسەن شاندی هەرێمی کوردستان لەگەڵ هەندێک لە کۆمپانیەکانیش بەشدارن لەبەر ئەوەی هەموو ئەو پرۆژانەی کە نەتەوەیە گرتوەکان بڕیاری لێ ئەدات جێبەجێ بکرێ لە ڕێی کەرتی تایبەتەوە بێ یعنی هەر پرۆژێک ئێستا ئەگەر ئێمە پرۆپۆزەل یان پلان تەقدیم بکەین بۆ دامەزراندنی پرۆژێکی دیاری کراوە لە بابەتی خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشەوەیان کەمکردنەوەی دەراویشتەکان کە ئەوان قبولیان کرد نابێ حکوومەت جێبەجێکە ئەبێ کەرتی تایبەت جێبەجێ بکە بەڵام حکوومەت ئەو لایەنی پەیوەنددار ئەبێت چاودێربی بەسەریەوە تا چەند جێبەجێکراوە وەکو خۆی جێبەجێکراوە یان نا لە کەرتی تایبەت بۆیە لەو کۆنگرانە زۆر گرنگی هەم بە کەرتی تایبەت دەدرێ هەم بە ڕەچاوکردنی جێندەری شەدرێ ینی هاوسەنجی لە نێوان هەردوو ڕێگەزینێر و مێ بۆ ئەوەی لەبەرەوەی هەندێک لە ڕێگەزی مێینە دووچاری توندوتیژی و کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوها بنەوە لە ئەنجامی لەو شوێنانی کە دوورە دەستن یان لە گوندەکانن کە ینی هۆیەکانی ژیان و خۆشگوزەرانی لەو شوێنانە فەراهەم نییە بەڵام ئەوە بۆیە ئەوان لە هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندی بە گۆڕانی کەشوهەیە زۆر جار هەم باسی کەرتی تایبەت دەکرێت باسی ڕاگررتنی هاوسەنجیە کرێت چێندەر باسی دەوری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی شەکرێکە ئەوانش ئەبێ بەشدار بن و خاوەن بڕیار بن لە پێشکەشکردنی ئەو پرۆژانێک کە پێویستە بکرێ بۆ دەربازبوون لە کاریگەریەکانی گۆڕانکاری کەشەوە چ ئەوانەی خۆگونجاندنە لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوە کە زیاتر ئەرکەکە کەوێتە سەر وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو با زیادکردنی ڕێژی سەوزایی با دروستکردنی پۆند و بەنداو باشە منەوە پرسیارکەم بەڕێز عەبدوڕەزاق ئەو دەست پێشخەریانەی کە لە کابینەی نوێم کراوە
هەر بۆ نمونە قەدەغەکردنی سووتاندنی گاز یاخود لەو گازانەی کە لە پاڵاوگەنەوتەکان هەیە کارەبا بەرهەم بهێنرێت یاخود ئەو پۆنداوانی کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم چەند ساڵەیە دروستی کردو بۆی کە ئاوێکی زۆر گل بدرێتەوە ئەم دەست پێشخەریانە تا چەندە کاریگەرن بۆ ئەوی کە ڕێگری لەو مەترسیانە بکرێت ئەو کاریگەریان زۆرە بەو هەنگاوانە ئەو کاریگەریانە نامێنێ چەندی ئەوە بکرێ بڕێکی زۆر ئاو گل بدرێتەوە ئەو کارێکی زۆر باشە کۆنتترۆلکردنی ئەو گازانێک کە ئەمە پێی دەڵێن گازی هاوڵ کە لە ئەنجامی دەرهێنانینەوەت گازەکەی پێشتر ئەسووتێنرا ئێستا کراوە بە پرۆژە هەم یان ئەخرێتەوە ژێرزەوی یان مححەتێکی کارەبای لێ دروستکرا ئەگەر وزە کارەبایەکە کەمیش بێ لایانی کەم هەر پرۆژەکە خۆی ئیش بە کارەبایەکە بکە باشترە لەوەی کە بار لەسەر کارەبای نیشتیمانی کەمە بێتەوە ینی ئەگەر هەر ئەو کارەبایە کەمیش بێ بڕەکەی کەمیش بێ بەڵام هەر بۆ ئیشپێکردنی پرۆژەکەی خۆیان کارێکی باشە هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندی بۆ ئەوەیە کە لەو کاریگەریانی هەم کەمکردنەوەی دەرهاویشتەکان هەم خۆ گونجاندنە لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوکەوەکە تۆ لێ نەگەڕێ ئەو غازانەی لەوێ دەرەچی فڕێ بدرێتە بەرگەهاوە کۆنتترۆلی بکەی یان بەسوود لێ وەرگتن بۆ بەرهەمێنانی وزە یان بخێەوە ژێرزەوی بۆ دروستکردنی غازی میسان بێت نه هەر خۆی غازی میسانە بەڵام خستنە ژێرزەوی بۆ ئەوی بە فیڕۆ نەچێ زۆر باش دواتر دەتوانانی بەکاری بێنی دەری بێنی لە شوێن باشە لە لایەکی ترەوە ئەگەر سەری ئەم دەست پێشخەریانە بکەین هەر ئەم دەست پێشخەریانە نەبوونەتە هۆکار بۆ ئەوی کە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆک وەزیران هەرێمی کوردستان بانکێش بکرێن بۆ لووتکێکی لەم شێوە فراوان و گەورە تەمان ئەوە کاریگەری هەبووە ئەو ئامادەبوونی ئەوانیش لەو کۆنگرەیە دامێکی معنەوی باشە بۆ شاندەکە ئێمە هەنی بۆ شاندی هەرێمی کوردستان کە ڕاستە بە سەرۆکایەتی نوێنەری دەستەی ژینگەی بەڵام نوێنەری زۆربەی وەزارەتەکانی تێدایە لیژنەی گۆڕانکاری کەشەوە ئەوە دامێکی معنەوی باشە بۆ ئەوەی کە ئەوانی زیاتر بەجددیتر ئیش بکەن یعنی هەموو ئاگیان لە حەدەسەکان بی لەوێ کە ڕووەدا ئەو ئێڤنتانەی کە ئەکرێ شەرنی هەر ئەوەی کە لە جەناحی عێراقەکرێ ئەبێ بچنە جەناحی وڵاتانی تریش کە ئەوانی ئێڤنتیان لێکرێ بۆ ئەوی بزانن ئەو پێشکەوتنانەی لەوێ هەیە لە چ ڕوویەکەوە هەیە چۆن بتوانین ئیسیفادەی لێ بکەین ئەو ئامادەبوونە لەو ئێڤنتانە زۆر گرنگە زۆر باشە ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێەکەیت وە بە ڕوونی ئاشکرایە و هەرنەتەوە یەکگرتوەکانش بۆ خۆی ئاماژەی پێکات و لێرە دووبارە جەنابەت دووپاتت کردەوە ئەوەی کە دامێک نییە پارە ناخرێتە سندوقەکانەوە ئەی خەنێ بەڵام کەم بەشی ئەوە ناکە باشە بەشی ئەوە ناکات با بێنە چۆنەڵێ بازنەکە بچووکیکەین و بێنە سەر هەرێمی کوردستان بابەتێک کە بابەتی ژینگە بێت کاریگەریەکانی کەش و هەوا نەرێنیەکان کەم بکاتەوە پێویستی بە پارەیەکی باشە ئێمە دەزانین کە هەرێمی کوردستان بەڵێ تا پێشیان دەکرێت لە وڵاتانی دراوسێ و تەنانەت لە خودی عراقیشەوە هەرێمی کوردستان دەخەنە بەرپەستانێک کە نەتوانێت ڕووی مادیەوە جوڵە بکە بەڵام لەگەڵەوەشدا هێشتا هەرێمی کوردستان بەو توانایی کە خۆی هەیەی ئەم کاراناکەمە تا چەندە گرنگە ئەوە زۆر گرنگە لەبەرەوەی یعنی ئیرادەیەک هەیە بۆ ئەوەی بتوانین هەموو ئەو کاریگەریانە کەم بکەینەوە ینی ئەگەر بەجددیش پێمان لە ناونسی بێگزاریش پێمان لە ناونسی بەڵام بەشدار بین لەوەی کە ئەبێ کەمی بکەینەوە لەبەرەوەی ئێمە بڕیارمانداوە لەسەر ئەرچی خۆمان دەسەتاییەکی دەرهاویشتەکان کەم بکەینەوە مەبەستمە بۆ توانە مەحدودەی کە هەیە توانایی کە هەمانە لە سەتایەکی دەرهاویشتەکان کەم بکەینەوە ئێستا هەندێک هەنگاوراوە ڕەنگە هەنگاوەکان بچووکیش بن بەڵام باشن وەکو سەرەتا باشن بۆ ئەوەی ئێستا ئەو پرۆژانەی کە جێبەجێ کراوە لە مەسلەی بەکارهێنانی غازی هاوڵ کە لە بیرەکان دەرەچی ئەوە دەبێ هەندێکی دیکە پرۆپۆزەلی بۆ ئامادە بکرێت تەقدیمی سکرتاریەتی ڕێکەوتنامەی گۆڕانکاریەکانی کەشەوە بکرێت بۆ ئەوەی فەندی بۆ وەرگیرێ لەبە دوای عنی ئەبێ پارەی نەتەوەی گرتوەکان ئەوە بکەین لەبەر ئەوەی ئەوە بەشێکە لە کەمکردنەوەی دەرهاویشتەکان هەنی ئەوەی وەکو هەنگاو ئەوێ ئەوانش پارە تەرخانەکەن بۆ ئەوەی ئەو پرۆژانە پێجێ بەجێ بکرێت باش ئێمە هەر باسی هێز و بازووی هەرێمی کوردستانمان کرد بەو هەموو مەحدودیەتێک کە هەیەی ئەو کارە ئەکات و هەوڵی ئەوەشی داوە کە زیاتر کار بکات لەو بارەوە بەڵام بۆ خۆی هەموو ئەمانە ئەتوانی بڵین لەمپەڕی لە بەردەم هەرێمی کوردستان هەیە کە تا ئەو کارانە ئەکات بە تایبەتی ئەو مادانەی کە مەترسیان هەیە ئەمێ بزانم ئێوەکو دەستەی ژینگە زیاتر جەختەکەن و سەر چ مادەیە کە
مەترسی هەیە بۆ سەر یاخود مەترسی دارترین مادە بۆ سەر ژینگەی هەرێمی کوردستان چییە کە تا ئێستا نەتوانراوە کاری لەسەر بکرێت؟ ئێستا ئێمە گرنگترین سێکتەر لە ژینگە کە زەختی لێکەین و زۆریش مەسەلەی پیسبوونی هەوایە. پیسبوونی هەوا بە چین هۆکارەکانی چین لێرە؟ چۆن؟ پیسبوونی هەوا هۆکارەکانی چین لە هەرێمی هۆکارەکانی زۆربوونی کارگەکان بەبێ ئەوەی هەندێکیان پابند بن بە جێبەجێکردنی ڕێنمایەکان پاڵاوگەکانن کە بە ناوی پاڵاوگە نایاسایەکان ناوزت کراون، زۆربوونی مۆلیدە لە گەڕەکان و لە بیناکان. یعنی ئێستا ئەمڕۆ کارەبای نیشتیمانی شەت داون بووە، هیچ لە شەوەیەوە بڕاوە هیچی نییە. ئەو هەموو مۆلیدە ئیشەکە کە مۆلیدە ئیشی کرد سوتەمەنی بەکاردێنی کە سوتەمەنی بەکارهێنا هەوا پیسەکە دەرهاویشتەی زۆرە بەتایبەتی ئەو کوالتی ئەو سوتەمەنیانش ئەوەندە باش نییە کە بڵین ئەوە وزەیەکی خاوێنە، ئەو وزەیەکی زۆر پیسکەرە و زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل. ئێمە زۆر تاکید لەسەر ئەوەکەینەوە کە پێویستە گواستنەوەی گشتی لە ناو شارەکان هەبی، بەتایبەتی ناو شارە گەورەکان گواستنەوەی گشتی هەبی بۆ ئەوەی تۆ ئەگەر گواستنەوەی گشتی هەبوو لە زۆری ترام یان میترۆ یان پاسی گەورە خەڵک ناچار نابێ ئەو هەموو سیارە بچووکە تایبەتە بەکاربێنی. ئەمە گواستنەوەی گشتی هەندێک کۆستەر هەیە بەڵام ئەوانە ناسنە ئەو چوارچێوێ ئەبێ بەڵام ئەو گواستنەوەی گشتی ئەبێ سیستەماتیک بی. تۆ ئەگەر بتەوێت لەوێ بێە لە ماڵەکەی خۆت بێ تەلەڤیزیۆن و پاس هەبی ئەبێ بزانی بەچەند ئەگەی سەعات چەندەی پاس هەموو ئەو کاتێک کە تەوقیتی دانراوە بزانی تۆ لە کاتی خۆت ئەگەی یان ناگەی کە گەیشتێت لەوانەیە ئۆتۆمبیلی تایبەت خۆت بەکارنێنی ئەو کاتی ئەو پاسە 30 نەفەر 40 نەفەر هەڵەگرێ کەواتە تۆ ئۆتۆمبیلت کەم کردەوە لە ڕۆیشتن کەسی ئۆتۆمبیلیش کەم کردەوە هەرێکی چەند لیتر سوتەمەنی سەرف کردیا ڕۆژانە یان جگە لە پاس هەبوونی ترامڤای ترام ئەوانە بە کارەبایشی شەکەن بەڵێ کارەباین یعنی ئەوە هەر سوتەمەنی سەرف ناکەن کەواتە ئەوە بەتایبەتی شەقامەکانی هەولێرە و پانایشی هەیە پانایی هەیە کە بتوانرێ ئەو بکری بەڵام ئەخۆ ئەگەر پانایشی نەبی ناکرێ بەسەر هاوڵاتێک ڕێگربی لەوەی کە پرۆژەیەکی لە بەرژەوەندی گشتی جێبەجێ بکرێ و ئەو مانەبی ناکرێ ڕەنگە قەرەبوو بکرێتەوە بە بەڵام ئەگەر شوێنێکی ئەوە بوو پێویستە ئەو پرۆژە گشتیانەی ئەو پرۆژانەی کە لە خزمەتی گشتین لە بەرژەوەندی گشتین نابێ ڕەچاوی بەرژەوەندی تاکە کەسێک بکرێت کەسێک یان دوو کە زەرمەندە بنیانێ هەنێ هەندێک قسەیە دەڵێن وڵا کاربای نیشتیمانی بەرەم ناین بۆ ئەوی خاوەنی مۆلیدە خۆ خاوەنی مۆلیدەش هەر زیان پێگەیشتووە هاوڵاتی ئەم نیشتیمانی هاوڵاتی ئەو زیان پێگەیشتووە ئەوی سوودمەندە بێ خۆ ڕێگە ئیشێکی تر بکە بەڵام ئەوە دەست تووشی نەخۆشی نابێت لەوانەیە کاریگەری مۆلی دەکەن لەسەر خۆی زۆر زۆرتر بێت لەوەی لەسەر منی هەبێت چکە ئەو دائیمە لە ناو شوێنەکەیە. باش جەنابەت لە ناو قسەکانت ئاماژەت بۆ دا ڕەنگە هەندێک لە شارەکان بەهۆی قەرەباڵغی و ئۆتۆمبیلی زۆر زیاتر تیابێت کەواتە با بینە سەر ئەو پرسیارە بڵم کام ناوچە لە هەرێمی کوردستان هەیە کە مەترسی گۆڕانی کەشوهەوای زۆر زیاتر لەسرە لە چاو شوێنێکی دیکە؟ هەموو شوێنە قەرەباڵغەکان هەموو شارە گەورەکان شارە گەورەکان لە ڕووی پیسبوونی هەواوە باش بەڵام لە هەندێک باری ترەوە لە هەندێک شوێنی ترەوە مەسەلەن کەمی ئاو کەمی باران وشکە ساڵی ئەوە لە شوێنەکانی دەرەوەی شارەکانە لەبەرەوەی شار هەست بۆ ناکە کەمی ئاوی هەیە یانیتی لەبەرەوەی بۆی دابین کراوە بەڵام ئەو شوێنانێک کە کشت و کاڵین مەسەلەن ئاویان نییە بۆ ئەوەی ئاودێری بەروبوومەکانیان بکەین ئەنی کات خۆی لەو دەشتی هەولێر و قەراج و کەندێنا ئەوانە هەمووی بە باران ئاوەدرا بەڵام ئێستا باران فریان ناکەوێت باران نییە ئەگەر هەش بێ کەمە بەشی ئەوە ناکات دەغڵودانەکانیان پێ بەرهەم بهێنرێ ناچارن پەنابن بۆ ئاوی ژێرزەوی کەەوە خەتەرێکی گەورەیە لە ئێستادا و ئاوی ژێرزەویە دەربێنرێ ئەبێ دایمەن ئێمە هەوڵ دەین پرۆژە گەورە هەبی سوود لە ئاوی سەرزەوی وەرگین ئاوی سەرزەوی جۆگەیەکی گەورە بکەی جۆگەی ئاودێری یان بە بۆڕی ئەوی جۆگە نابی وەکو جاران بی سەری کراوە بیون هەندێکی تەبەخور بکاو ببێ بە هەڵم و سوودی لێ نەبینی بە فیڕۆ بڕوە ئەبێ بە تەکنۆلۆجیای نوێ ئەو ئاوە بگەێنرێتە ئەو جوتیاران لەبەرەوەی ئەوان کە دانەوێڵە شتیان هەبوو کەواتە ئاسایش خۆراک دابینەکەن ناکرێت ئەوانە پشتگوێ بخرێن بەڵام ناشکرێ ئەوان بە هەڕەمەکی بچن هەموو ئاوی ژێرزەوی دەربین و دواتر ئێمە بێ ئاو بمێنینەوە چووکە ئەو ئاوی ژێرزەوی وەکو خەزمکراوێک کۆگاکراوێک لە کاتی زۆر پێویستدا ئەتوانی بەکاری بێت. ئەکرێت لە هەرێمی کوردستان سوود لەو ئەزمونانە وەربگیرەکە لە وڵاتانی دیکە هەیە بۆ نمونە بۆ گۆڕینی ئاوی قورس بۆ ئاوی کشت و کاڵی و بدرێ بە ڕێڕەوێکی پرۆژەیە هەیە لە دراسەیە ئەوەی لە هەولێر ئەکرێ لەلایەن جایکاوە ئەکرێ
بەڵام ئەوان دەمێکە خەریکی دیزین و ئێستا خەریکی تەندەرین و ئەوانە بوون ینی گرێبەست ئەنجامدە لەگەڵ وەزارەتی شارەوانی بۆ ئەوەی ئەو یەکەیە دابنێن کە یەکیاندانە تەبعاً ئەوە ئاوەڕۆی هەولێر زۆرە لەبەرەوەی شار زۆر فراوان بووە ئەو ئاوەڕۆی زۆرە دەکرێت ئەو ئاوە خاوێن بکرێتەوە ئەو ئاوەی کە خاوێن دەکرێتەوە دەکرێت بۆ هەموو بابەتە کشت و کاڵیەکان ینی بۆ پشتێنەی سەوزایش ئەگەر دروست بکری هەر لەبەر بێ ئاوی دروست ناکرێت ئەگەر نا پشتێنەی سەوزایی دروست بکرێت لە دەوری شار و بەو ئاوە ئاودێری بکری ئەوە کارێکی زۆر باشە ئەوەی ئەشمێنێتەوە سڵاجەکەی ئەمێنێتەوە ئەوش ئەکرێتە پێین و ئەکرێتە کۆمپۆست بۆ کشت و کاڵ بەکارێنرێ هەنیسی بە فیڕۆناسی و ڕێکی شەخرێ و لافاویش ناو شار دروست نابی چونکە ڕێڕەوی ئاوی باران جیا ئەکرێتەوە لە ڕێڕەوی ئاوی گشتی بەرنامەکە وایە بۆ ئەوەی ئەو زێرابانەی کە هەیە ئەو ڕێڕەوانەی کە ئێستا هەیە بۆ کۆکردنەوەی ئاو هەم ئاوی پاشماوەکانە هەم ئاوی بارانە هەمووی بێکەوەیە بۆیە ئاو لافااو دروستە بێ بەڵام ئەگە تەرخان بکرێت بۆ ئاوی باران ئەوانی دیکە ڕێڕەوی خۆی هەیە مەجرای خۆی هەیە کەواتە ئەوە ئەو کاریگەریش نامێنێ ئەنی سوودی زۆرە بەوەی کە ئەو وێزگەیە لە هەولێر و لە شارەکان دیکەش دابنێ ئێستا لە ناو شاری سلێمانی هەموو زێرابەکان هەیە سندوقی و ئەڕوا بەڵام لە خوارەوە چارەسەر ناکرێت تێکەڵ بە تانزەرۆ بێتەوە ئەچێتەوە دەربەندی خان ئەوە کاریگەری زۆری هەیە لەسەر پیسبوونی ئاوی دەریاچەکانیش ئەگەر ئەو وێزگانە دابدرێ ئێمە بڕێکی زۆر ئاو بەدەستدێنی یان پاشەکەوتەکەین لەوەی کە بەفیڕۆ بڕوە ئێمە سوودی لێ ئەبینین بۆ لە ڕووی کشت و کاڵەوە سوودی لێبینی زۆر باشە سپاس دەکەین بەڕێز عەبدوڵڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان سپاس بۆ سپاس